پیغمبر صلى الله عليه وسلم فرمي والذي نفسي بيده لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر أو ليوشكن الله أن يبعث عليكم عقابا منه ثم تدعونه فلا يستجاب لكم. پیغمبر صلى الله عليه وسلم سوێن ئەخوا خۆشەویستان ئەڵێ سوێن بەو کەسەی کە جانی منی بەدەستە کە ئەویش الله سبحانه وتعالایە ئەڵێ ئەمرەکەن بە چاکە واتە ڕێز لە کەسی چاک ئەگرن وهانی چاکەکاری ئەدەن لە ناو خۆتاندا و ئاسانکاری بۆ چاکەکاری ئەکەن و هەروەها لە هەمان کاتیشدا ڕێگری لە خراپە ئەکەن و هەروەها نایێنن خراپە لە ناوتان بڵاو بێتەوە باشە ئەجینا خوای پەروەردگار سزای جۆرا و جۆرتان بۆ ئەنێرێ عقابا منه تحدیدی نەکردووە عقابا منه ثم تدعونه فلا يستجاب لكم. کاتێک کە بەسەرشتاندا ئەو سزا و ئەو عقاب و ئەو سوخودبوونەی الله سبحانه وتعالى کە گرتانێەوە ئەمجا دوعاش بکەن فایدەی نییە و سوودی لێ وەرناگرن. عقابا منه خۆشەویستان بزانە کاتێک کە لە ناومان خراپەکاری زۆرە براکە و فرتوفێڵ و حیلە زۆرە و بە تایبەتمەندی فێڵکردن لە یەکتری و حیلەکردن لە یەکتری و حەرام خواردن ئیسە دێینە چەند جۆرێک باس ئەکەیت. ئەگەر ئەو خراپانە ڕێگریمان لێی نەکرد واروەها هەوڵمان نەدا کە لە ناومان نەمینێ خوای پەروەردگار سزای جۆرا و جۆرمان بۆ ئەنێرێ. بەڵێ بەڕێزەکانم جار وایە ڕاتب نامینێ جار وایە ئیش و کار نامینێ جار وایە بوجەی قرار ناکرێ جار واش هەیە کەسێکت بۆ نێرێ کە بتکوژێ و لە ئەماندا دەرئەچی ئیتر دزی سەریقاتی لەیلی بێ دزی شەوانە بێ یاخود داعش بێ و جار واش هەیە نەخۆشیت بۆ نێرێ چونکە یەکەمین قەوم کە نەخۆشی تاعونی بۆیان نارد بەنو ئیسرائیلە الطاعون رجز أرسل إلى بني إسرائيل. بەداخەوە خەریکە مسلمانان لەم سەردەمەدا لە زۆربەی شوێنەکان خۆشەویستە خەریکە خۆمان بەشوێنین بە بەنو ئیسرائیل ئەو قەومەن لە جوولەکەکان کاتێک کە زۆربەی پێغەمبەرانیان بینی لە پێغەمبەری خوا یعقوب و کوڕەکانی و یوسف و ئەمجا پێغەمبەری خوا موسا و ئەمجا داوود و سولەیمان و تا کۆتایی پێغەمبەرانی بەنی ئیسرائیل زۆر پێغەمبەرەکانیان عەزیەتدا قەومێک بوونە مەعروف بوونە بە ئێش و ئازاردانی یەکتری بە فێڵکردن لە یەکتری. بۆیە خۆشەویستان پێغەمبەر دوای پێغەمبەر نعلەتی لێیان کردووە. خوای پەروەردگار لە سوورەتی مائیدەدا لە ئاەتی 78 فەرمێ لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داوود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون. قومێک بوون ئەهلی معصیەت بوون ئەهلی تعەدا بوون لە یەکتری كانوا لا يتناهون عن منكر فعلوه. کێشەی سەرەکیشیان ئەو بوو زۆر ئاسایی بوو لایەن کاتێک گەر کەسێک تاوانی بکردا ڕێگریان لە یەکتری ناکرد جۆیان بۆ یەگرت یاخود وسکت بوون یاخود خۆیان کەڕوڵاڵە کرد لە ڕاستی ئەو تاوانە یاخود ئەگەر بۆیان بکرای ئەوانش بەشداری ئەو تاوانانە ئەبوون. یەکەم قەومن کە خوای پەروەردگار نەخۆشی تاعونی بۆیان ناردەوە وەک ریجزێک وەک عەذابێک وەک سزادانێک. خۆشەویستان لەناو ئێمە حەرام خواردن زۆرە. من سێ حاڵەتان بۆ جێڕمەوە بە چاو خۆم بینیوە. یەکێکیانەوە بوو بەڕێزەکان بە ناوی خاتر و خوتورەوە زۆر جا ئەمشتاکرێ پیاوێکی لە بخچی لەگەڵ خاوەن ماڵێکە تفاقی کرد کە لە بغەکەی بۆ بکە بەڵام لە هەمان کاتدا بە نیوەچڵی خاتری زۆر گرت على ئەساس خزمە. ئەمە کەی کەشف بوو ئەم پیاوە نیازی خراپە لە کاتی پێوانە و مەتەرکردنەکەی لە بغەکەی زەرعچیەکی هاورد ئەم کابرایە لە جیاتی ئەوەی کە فیتەکە لە سفرەوە بگرێ لە 5 جەوای گرت خانەکە کاتێ بە دەوری داسوڕانەوە لە 5 مەترەوە بیگرتایە و بە فی بەرزەکەی بکەی تقریبا 15 مەتری تەرکە کرد لە هەر پێوانەیەکە. ئەوە بوو کابرای زەرعچی زۆر موسڵمان بوو زۆر لە خواتر وتی کاکەوە چیەکەی وتی وەڵڵاهی من ئەم پیاوە ناسیارمە زەختی لێم کرد خاتری بگرم منش خاتریم گرتووە. وتی تو خاتریت گرتووە وعدت داوە پێ ئەی بۆ وعدەکەت نابێتە سەر وتی وەڵڵا بۆم دەری نانێ زەرەرەکەم ئەی وتی ئەتەوێ بەما پڕیکەیتەوە و خاتری کابرات گرتووە لە قسەکەت پەشیمانەوە بێوتی ئەتەوێت درۆ بکەیت و منش بۆ ئەم ئیشت بۆ ئەنجام بدەم من شەریکەی لەم کارەوتی وەڵڵاهی من ئەم ئیشە ناکەم. تر بە کابرامان کاکە ئەمە حەرامە چۆن واکەی یعنی سبحان الله ڕێز لە خزمەکە یەگرێ بە درۆ ڕێز لە ناسیارەکە یەگرێ بە درۆ و هەروەها حاڵەتێکی ترش براکە
پیاوێکی مسلمان وەک جەنابتان ئەیجێڕێتەوە. شەخسەکان منیان ناسم براکە، ئەڵێ شەریکێکم هەیە، کاتێک ئەگەر کەسێک بێ بۆ شوێنی کارەکەمان یان گەراجەکەمان یاخود شوێنی فیتەریەکەمان، ئەمانە فیتەرن براکان، ئەڵێ شەریکەکەم ئەگەر ئەو کابرایە هات کاتێک کە مەعمەلەی لەگەڵەکە بە چەندێ سارەکەی بۆ چاک بکە، ئەڵێ بە چەندێ خاوەن سارەکە زەوقی لێ بێ بەو سعرە بۆی چاکەکە، بەس دوایی تۆڵەی لێکاتەوە. چۆن تۆڵەی لێکاتەوە؟ ئەگەر بڵێ من بە 100,000 بۆ چاکەم بۆ نمونە و بڵێ من بە 75,000 ئەڵێ نایگەڕێنێتەوە، بەس دوایی کە لەگەڵ مواد نووسین و وەسڵەکانە تۆڵەی لێکاتەوە. وتم کاکە بۆ واکەی؟ وتێگەر ئاخە ئەوها نەکەم خەڵک ڕوومان تێ ناکا، ئیش و کارمان نابێ. وتم برا بەڕێزەکەم خوا ڕەزاقە، نەک فێرد و فێڵەکەی تۆ، وەڵڵاهی لێت قبوڵ ناکەم. اینجا بزانە براکانم ئەم حاڵەتانە کە ئینسانی موسڵمان کاتێک کە تووشیان بوو ئینکاریان لەو منکەرە کردووە، ئەی چەندێک هەیە ئینکاری لێ ناکرێ، ئەی چەندێک هەیە سەرەکەی کابرا شەریکەکەشی هەر نەفس نزمە، لەخوا ناترسێ، یەقینی بە زندوکردنەوە زەعیفە، بەرامبەر پارە زەعیفە، جۆی لێ نێ و حەراما خوا. ئەمانەی ئەیڵێم نێژەکەن تاعەتەکەن براکان. حاڵەتێکی ترش کابرایەکی ئاڵتونجی خۆی هات بۆ لام براکانم ئەعترافی کرد، وتی مامۆستا من هەر کەسێ بێتە دوکانەکەم نایگەڕێن. وتم چۆن نایگەڕێنتەوە؟ وتی میسقالی ئاڵتون بە هەر چەندێک بێ لە بازار بۆ نمونە ئەگە بە 250,000 بێ، ئەگەر ئەو نەفەرە بڵێ بە 240 بۆم حیساب کە یان بە 230 بۆم حیساب کە، یان بڵێ لە دوکانەکەی تەکت هەرزانتر بوو، منش پێڵێم با بە کەیف تۆ بێ، دڵت ناشکێن، بەس وتی لە وەزنەکە تۆڵەی لێکەم. وتی یانش ئەگەر ئەو ئاڵتونە میرگوشتی تێدا بێ، وتی میرگوشتەکانش وەزنەکەی بۆ تەرک ناکەم. سبحان الله. یعنی بزانە بەڕێزەکانم ئەمە چنە لە ناو ئێمە زۆرە، ئەم حیلەکردنە ئەمجا ئەو منکەرەکە لە ناو ئێمە بڵاوە و ئەمجا ئەوانەی کە ئینکاری لێ ناکەن. ئەی ئەم ڕاتب زۆرەی کە وەرەگیرێ، ئەی ئەم ڕاتبانی کە دامەزراون بە حەرام، ئەی ئەوەی بە تەزویر دامەزراوە، ئەی ئەوانەی کە دەوام ناکەن، ئەی ئەوانەی کە ئەو ڕزقە حەراماکەنە دەم مناڵەکانیانە، ئەم هەموو جۆرە تاوانە ئایا قابلی ئەوە نی ئێمە ئەو سزایەمان بەسەر بێ؟ قابلێتی براکان، قابلێتی ئەم تاوانانە بەسەرمان بێ. فبۆیە بەڕێزەکان وەڵڵاهی ئەگەر تەوبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار سەلامەت ئەبین. هەر ماڵێک ئەگە دایک و باوکەکە بزانن کوڕەکەی یان کچەکەی نوێژبانی ناکەن چونکە نوێژ نەکردن یاخود ئەنجام نەدانی نوێژ تاوانە منکەرە، ئەو دایک و باوکە ئینکاریان لەو مناڵە کرد، وەڵڵاهی ئەو ماڵە پڕ خێر و بەرەکەتە بێ، پڕ خۆشێ بێ، ئەژی ناوتی دەی گەورە بێ، دەی خۆی چاکە بێ. ئەوە ئەگەر هەر سزایە بەسەر ئەو ماڵە بێ، خودی ئەو ماڵە بێ و دایک و باوکە شەریکن چونکە ئینکاریان لەو منکەرە نەکرد. و حتمەن کاتێک کە سزاش دێ بەڕێزەکانم چاک و خراپ ئەگرێتەوە، چونکە هەموو کۆمەلگایەک چاکی تایە و خراپشی تایە. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە باسی حەدیثەکە کات کە سزاکە بۆ خراپەکان دێ باشەکان شەگرێتەوە، هەموو ئەو دڵتەنگی و ناخۆشیە هەموو ماڵەکان ئەگرێتەوە. بەڵام ئەوەنەی تایە ئەوانەی کە ئینکاریان لەو منکەرانە کردووە لەو سزایە ڕزگاریانە بێ، ئەوانەی ترش ڕزگاریان نابێ. فبۆیە بەڕێزەکانم وەڵڵاهی منکەر لە ناومان زۆرە. وەک باسم کرد باوکێک دایکێک لە ناو ماڵ و مناڵەکەی خۆی کاتێک کە منکەرێک ئەبینێ، جلوبەرگی کوڕەکەی خەلەلی تێدایە، جلوبەرگی کچەکەی خەلەلی تێدایە، چاوپۆشی بکە، خۆی کە ڕوڵاڵ کا شەریکە لەو تاوانە.